28 ئەیلولی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی مافی بەدەستهێنانی زانیاری دیاریکراوە. لە هەرێمی کوردستان بە پێچەوانەی یاسای بەدەستهێنانی زانیاری زۆر جار دام و دەستگاکانی حکوومەت زانیاری بە هاوڵاتیان و تەنانەت میدیاکانیش نادەن. ئەمە جگە لە جیاوازیکردن لە نێوان میدیاکانی دەسەڵات و میدیای دیکەدا. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێم لە بەیاننامەیەکدا دەڵێت وەک هەمیشە پێداگری لەسەر مافی بەدەستهێنانی زانیاری دەکەینەوە و پابەندی خۆمان دووپات دەکەینەوە لەوەی کە داتا و زانیاری گشتی بڵاو بکەینەوە و هەموو کەس بە ئاسانی دەستیان پێڕا بگات. ئەوەندەی ئەبینم حبر على الورقية یاساناسێکیش دەڵێت ئەم جۆرە بەیاننامانە تەنها حبری سەرکاغەزە و خۆڵکردنە چاوی خەڵکە ئەگەرنا لە واقیعدا کەس دەستی بە زانیاریەکان ناگات. لە هەرێمی کوردستان نەوە کەرتاک بڵین هاوڵاتی بەڵکو تەنانەت ڕۆژنامە نووسانیش دەستیان بە زانیاریەکان ناگا بەو مەبەستەی ناگا کە خۆیان ئەیانەوێ هەدەفەکەی پێ بپێچن کەواتە لە ئەساسدا یاساکە یاسایەکی جوانە بەڵام بەرکار نییە کارانیە تەنانەت نەک هەر بۆ ڕۆژنامە نووسان دەستیان پێناگا ئەو زانیاری و ئەو داتانە نادەنە دەست پەرلەمانتاران و وەزیران و بەریکار وەزیرەکانیش چجار ڕۆژنامە نووسان ئەگەر باسی هاوڵاتی بکەین هاوڵاتی هەر لە توانین بڵین لە دوورمەودایەکی زۆر دوورترە لەوانە لاان بڵین لە بارچایەکی قولەی قافە. ڕۆژنامە نووسان چینێکن بەردەوام پێویستیان بە داتا و زانیاری هەیە بۆ ئەوەی ڕایگشتی و هاوڵاتیان لە زانیاریە پێویست و گرنگەکان ئاگادار بکەنەوە بەڵام وەک خۆیان دەڵێن لەشتی ئاساییدا ڕێگریان لێ دەکرێت چجای ئەوەی دەستیان بە زانیاری گرنگ بگات. هەموو ئەم ڕێگریانە و پێنەدانی زانیاریش بۆ ناشەفافی و بوونی گەندەڵی لە دام و دەستگاکانی حکوومەت دەگەڕێتەوە. بەپێی یاسای مافی بەدەستهێنانی زانیاری هەر فەرمانبەرێکی حکوومەت لە هەر دەوائیرێکی دەوڵەت بۆی هەیە زانیاری بداتە ڕۆژنامە نووسان لەسەر ئەو ڕووداوەی کە ڕوودەدات بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگری دەکات هێزانیەکان باڵادەستن لە هەر ڕووداوێکدا ڕێگە نادرێت ڕۆژنامە نووسان بە ئاسانی دەستیان بگاتە زانیاریەکانی پێویست بۆی کە دوجار هاوڵاتیان بتوانن زانیاری پێویست لەبارەی هەر ڕووداوێکە وەربگرن کە لە کۆمەلگەدا ڕوودەدات. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ناتوانین بە مطلقی بڵین ئەم مافا بۆ ڕۆژنامە نووسان بۆ هاوڵاتیان نییە بەڵام بەڕاستی لەو شوێنانێک کە پێویستە زانیاریان لێوەربژیرێت کە پێویستە چاودێری بکرێن لەلایەن هاوڵاتیان بەتایبەت لەلایەن ڕۆژنامە نووسانەوە بەداخەوە زانیاریشی وانادەنە ڕۆژنامە نووسان کە پێویست بێت ڕەنگە جیاوازیش هەبێت لە نێوان ڕۆژنامە نووسێک بۆ ڕۆژنامە نووسێکی تر دەستگایەکی ڕاگەیاندن بۆ دەستگایەکی تری ڕاگەیاندن. یاسای بەدەستهێنانی مافی زانیاری لە هەرێمی کوردستان پێکاتووە لە 22 مادە و لە 5/6 2013 لە پەرلەمانی کوردستان پەسەند کراوە. حیزبە دەسەڵاتدارەکان بۆ پەردەپۆشکردنی گەندەڵیەکانی خۆیان ڕێگا بە جێبەجێکردنی زۆر یاسا نادەن. یاسای بەدەستهێنانی مافی زانیاری شێکێکە لەو یاسایانەی کە هاوشێوەی یاسای ڕۆژنامەگەری کاری پێناکرێت. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.